لەگەڵ دەرسی حەفدە هەمە بین لە زنجیرە دەرسی دیدڕوونی دوای ئەوەی کە 20 بڕگەمان باس کرد لە ڕێساکانی جێهاد بە دیدی ئەهلی سونەت و جەماعەت. دێنە سەر دوو پاشکۆ دوو وانەی تر کە پەیوەندیان هەر بەو زنجیرەیەوە هەیە. پاشکۆی یەکەم کە 3 بڕگەیە باسمان لە حوکمی وەرگرتنی زانستی شەرعیە ئایا بۆ مجاهیدیش چۆنە بێ. لێرە طبعا مەبەستمان لە زانستەکە هەر مەبەستمان زانستی شەرعیە کە وەختە کەلیمەیەک دێتە پێشەڵین زانست ئەبێ پێشکەوێ زانست ئەبێ وابێ مەبەستمان زانستی شەرعیە و بەس. هەروەکوتم ئەمە 3 بڕگەیە. بڕگەی یەکەم باسی جۆرەکانی زانستی شەرعیەکەین لە ڕووی فەرزبوونیانەوە. بڕگەی دووەم باسی ڕەواندنەوەی گومانێگەکەین کە وەرگرتنی زانستی شەرعی پێش جیهادکردنەکە بێ. بڕگەی سێهەم ئەو زانستی کە پێویستە کۆمەڵکارانی جیهادی بیزانن. ئێستا بە پشتیوانی خوای پەروەردگار دێمە سەر بڕگەی یەکەم کە جۆرەکانی زانستی شەرعیە لە ڕووی فەرزبوونیانەوە. زانستی شەرعی دوو بەشە. بەشێکیان فەرزی عینە لەسەر هەموو مسلمانێکە کە فێری ببێ. بەشەکەی تریان فەرزی کیفایەیە کە لەسەر سەرجەمی ئومەتی مسلمان فەرز. ئەوەی فەرزی عینە لەسەر هەموو مسلمانێک دوو جۆر گشتی هەیە و تایبەتی هەیە. یەکەم ئەو زانستیەی فەرزی عینە و گشتیە، یعنی لە نێوان هەموو مسلمانانە هاو بەشە، وەکو زانینی ڕوکنەکانی ئیسلام و حرامە بنبڕەکان و هاوشێوان، یعنی ئەوانەی کە محەڕەماتی قەطعین، ئەمە لەسەر هەموو مسلمانە فەرزە بیانزانێ. دووهەم ئەو زانستی فەرزی عینە بەڵام گشتی نییە، تایبەتە بەو کەسەوە کە فەرزێکی تری کەوتۆتە سەر. ئەم کەسە ئەبێ بە دوور و درێژی ئەحکامەکانی ئەو فەرزە عینەی کە تایبەت بووە لەسەری بیزانێ. بۆ نمونە کەسێک کە زەکاتی لەسەر فەرز نەبووە یان حەج لەسەری فەرز نییە، ئەحکامەکان ئەم بە دوور و درێژی بزانێ شتێکی باشە. بەڵام بە پێچەوانەی ئەوە کەسێک کە سەرۆت و سامانی هەیە ئەبێ ئەحکامەکانی زەکاتەکەش فێر ببێ و ئەحکامەکانی حەجیش بزانێ، هەردووکیشانی لەسەر فەرزە بن. ڕاڤەوانی عەقیدەی تەحاوی دەربارەی ئەمە ئەفەرمێ. بۆ نمونە واتە ئەبولعیزی حەنەفی کە ڕاڤەوانەکەیە شارحی عەقیدەی تەحاوی ئەفەرمێ. بۆ نمونە هەر کەسێک حەج و زەکاتی لەسەر فەرز بوو لە ئیماندارێتیەتی کە بزانێ فەرزە لەسەری ئەوە فێر بێ کە حەج و زەکاتەکە فەرمانی خوان و ئەو ئەگرێتەوە. فەرزە باوەڕ بەوە بهێنە کە زانستیەکی ئیزافی لەسەر ئەم فەرز بووە کە ئەبێ بە دوور و درێژی بیزانێ، کە لەسەر کەسانی تر فەرزە بە کورتی بیزانن، کەمێکی لێ بزانن. ئەو کەسە لەسەری فەرزە تەفسیلاتی ئەو دوو فەرزە فێر ببێ، یان ئەو کەسەی کە مسلمانە بێ سەرەتا زانستیەکی گشتی لەسەر فەرزە بێ، بەڵام ئەگەر کەوتە کاتی نوێژەوە ئەوەی لەسەر فەرزە بێ بیزانە کە نوێژ فەرزە و پێویستە لەسەری ئەنجامی بدە. و هەروەها کەوابوو خەڵکی لەوەیە کە لەسەریان فەرز کراوە وەکو یەک نین. ئەمە شەرحی عەقیدەی تەحاویە هاتووە لە لاپەڕە 370. ئەگەر ئەمەمان لەسەر مجاهید هێنایەوە ئەڵێن ئەوەی کە فەرزی عینە و پێویستە بیزانێ یەکەم زانستیە گشتیەکەیە کە هەموو مسلمانێکە گرێت. دووهەم زانستیە تایبەتەکەیە وەکو کابرای دەوڵەمەند کە زەکات و حەجە بێ فێر ببێ، ئەمیشە بێت دەربارەی ئەحکامەکانی جیهاد فێر ببێ، بۆی بزانێ ئەوەی مافی خوایە کامەیە، پاشان ئەوەی مافی ئەمیرە کامەیە کە ئێمە لە ئادابی ڕەوتەوانە باسمان کرد. هەروەها زانینی ئەو ڕەفتارانەی کە جائزن لە جەنگی دوژمنانە بیانکە. ئەمما زانینی ئەحکامی غەنیمەت و چۆنێتی ڕەفتار لەگەڵ دیل و باسی ڕێکەوتن و ئاشتی و هاوشێوەیان ئەوە بەرپرسێتی ئەم تاکە پێشمەرگەیە نییە، بەرپرسێتی ئەمیرەکەیەتی. ئەوەی فێربوونی فەرزی کیفایەیە ئەوەیە کە لەسەر سەرجەمی ئومەتەکە فەرزە بیزانێ. ئەگەر کۆمەڵە کەس لە ئومەتەکە فێری بوون فەرزێتەکەی لەسەر ئومەتەکە لا ئەچێ. ئەگەر کۆمەڵە کەسێکیش هەوڵ نەدەن فێری ببن هەموو ئومەتەکە گوناحبارە بن، بەوەی کەمتەرخەم بوون لە فێربوونی ئەو فەرزە کە کیفایە بووە
بەڵام ئێمالیان کردو. ئەمەش طبعا بۆ نمونە یعنی زانینی دابەشکردنی میرات ئەمە خۆی فەرزە لەسەر ئومەتەکە واتە فەرزێکی کیفایە لەسەر خەڵکی، بەڵام ئەگەر کەس نەما کە ئەم تەوزیعکردنە بزانێ هەموو ئومەتەکە گوناحبارە بن لەسەری. ئیمامی شافعی ڕەحیمە الله لەم بارەوە ئەفەرمێ زانست دوو لق، دوو بەشە، دوو جۆرە. زانستیەکیان گشتیە ئەوی باڵغ و ژیرە و هۆشی لای خۆیەتی نابێ نەیزانێ. ئەمانی کە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بە باسی کردوون زۆرتر لە پۆلی دووەم و سێهەمی ئامادەی ئیسلامیە باسمان لێوە کردوون لەسەر حکمی زانستی شەرعی و لە پۆلی سێهەمیش چۆنیەتی وەرگرتنی زانستی شەرعی. بەڵام ئێمە لێرە بە کورتی هێناومانەتەوە. ئەوەی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ مەشهورە کە تەقسیمی کردەوە لە کتێبی ئەڕیسالەیە هەیە کە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ خۆی ساڵی 204 هیجری کۆچی دوایی کردەوە. کتێبی ئەڕیسالەش یەکەمین کتێبی فقهی دەستوریە لە جیهانە کە نووسرابێت. لێرە ئەفەرمێ زانستیەکان گشتین، ئەوەی کە زانستی گشتیە فەرمووی زانستی دوو لقە، دوو بەشە، دوو جۆرە. یەکیان زانستیەکیان گشتیە ئەوی باڵغە و ژیرە و هۆشی لای خۆیەتی ینی سەرخۆش نیە نابێ نەیزانێ، وەکو پێنج نوێژەکە و زانینی فەرزێتی ڕۆژی و ڕەمەزان و حەجی ماڵی خوا لەسەر ئەو کەسەی کە لە توانایە هەیە، یان وەکو زەکاتی پارە و سامان، یان وەکو ئەوەی کە فەرزە لەسەر هەموو مسلمانێک بزانێت کە زینا و قەتڵ و دزی و شەراب خواردنەوە و ئەوی هاوشێویانن حرامن و نابێ مسلمان توخنیان بکەوێت. زانینی ئەمانە بە هەموو مسلمانە گەیشتووە کە ئەبێ بیزانێت و کاری پێ بکە. ئەوی فەرمانی ئەنجامدانی دراوە ئەبێ بیکە، ئەوی فەرمانی بەخشینی پێدراوە ئەبێ بیبەخشێ، ئەوی فەرمانی بەرهەڵستی لێکراوە نابێت توخنیان کەوێ و بیانکە. ئەم پۆلە باسە هەمویان بە دەقی ڕوون و ئاشکرا لە قورئانە هەن. زانینیان وەکو بەڵگەنەویستی دینەکەی و لای مسلمانان زانراون، عەوامەکانیشیان لە یەکترەوە فێرە بن و ئەیگەێنەوە بە عەوامی تر. ئەشتوانم بڵم کە زۆرینەی کافرانیش ئەمە ئەزانن. بۆ ئێستا لەم ئەوروپایە گەر مسلمانێک لەگەڵ کۆمەڵە خەڵکێکی نەرویجیا بەریتانیا ئەڵمانیا شەراب بخواتەوە لەن ئێوە چیە خۆتەوە مسلمانی بەحساب، یعنی ئەوانیش دەزانن کە مسلمان شەراب ناخواتەوە، مسلمان زینا ناکات. دەربارەی فەرزی کیفایە لە زانستی شەرعی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ لقی دووەمیان ئەوەیە کە ئەشێ کۆمەڵێک لە مسلمانان لە جیاتی هەمویان فێری ببن و بیزانن. ئەو کۆمەڵە مسلمانە ئەگەر توانای تەواویان هەبوو کە هەموو ئەحکامەکانی ئەو زانستیە بە تەفسیلاتیەوە فێر ببن، بە تایبەتی لەوانەیانە کە دقی قورئان و فەرمودەی لەسرە شارەزایی لەم پلەیانە ئاستێک نییە عەوام بیگاتێ، نەش بۆتە ئەرکی سەرشانی. ئەو زانانش کە گەیشتونەتە ئاستی باڵای ئەم زانستانە بۆیان نییە هەمویان وەلیکەن و فێری نەبن و کاری پێ نەکەن. ئەگەر هەندێک لەمان ئەو زانستیە تایبەتانە فێربوون و کاریان پێ کرد و ئەوانی تر ئینشاءڵڵا گوناحبار نابن کە فێری نەبوو. بێگومان پاداشت و گەورەیەکە بۆ ئەوانە تەرخانە بێ کە فێری ئەبن و کاری پێەکەن. ئەمە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ ئەم تەفسیلاتی لە کتێبی ئەڕیسالەکەیە کە عەلامە ئەحمەد شاکر ڕەحمەتی خوای لێ بێ تەحقیقی کردو لە لاپەڕە 350 بە دوا و باس لەم عیلمە شەرعیانە طبعاً بە تەفسیلترەکە و باسی نمونەش دێنێتەوە کە یەکێک لێیە پرسێ دەلیلی ئەم شتانە چێ و جەنابیشی خوا لێی ڕازی بێ ڕەحمەتی خوای لێ بێ وەڵامە داتوە. ابن عمر ابن عبد البر ئەفەرمێ ئەبوو عمر نەک ابن عمر، ئەبوو عمر کە هەر ابن عبد البرە مالیکیە ئەفەرمێ هەموو زانایان لەسەر ئەوە کۆن کە وەرگرتن و فێربوونی هەندێک زانستی شەرعی فەرزی عینە لەسەر تاکتاکی مسلمانان و بەرپرسێتی خۆیەتی کە فێر ببێ. هەندێک زانستی تری شەرعی هەن کە لەسەر هەموو مسلمانان بەدەستە جەمعی فەرزە، ئەمە فەرزی کیفایە. ئەگەر هەندێکیان فێری بوون فەرزێتیەکەی لەسەر هەموو مسلمانانی ئەو ناوچەیە نامێنێ، پاشان ڕاوبۆچوونی پێشەوایانی سەلەفی نەقل کردووە، واتە ابن عبد البر لە کتێبی جامع بەیان العلم وفەضله لە مجلدی یەکەم لاپەڕەنەوە بەدواوە ئەو ڕای ڕاوبۆچوونی پێشەوایانی سەلەفی نەقل کردووە وەکو حەسەنی بەسری و مالیک و عەبدوڵای کوڕی مبارەک و سوفیانی کوڕی عویەینە و ئیسحاقی کوڕی ڕاهەوەی و ئەوانە ڕەحمەتی خوایان لێ بێ کە ئەمەی پێشەوای مەذهبی ئەهلی سونەت و جەماعەت.
ڕاجۆیی لەسەر دابەشکردنی زانستی شەرعی بۆ فەرزی عین و فەرزی کیفایەیە لەناو پێشەوایانە نییە، چونکە بەڵگەی لە قورئانی پیرۆزە هەیە. خوای گەورە فەرمێ: وما كان المؤمنون لينفروا كافة فلولا نفر من كل فرقة منهم طائفة ليتفقهوا في الدين ولينذروا قومهم إذا رجعوا إليهم لعلهم يحذرون. أفرمي نأكره هر همو مسلمانان تێکرا بەجارێک بۆ جیهادەکە بچوونایە، هەر ئەبوو لە هەر کۆمەڵێک چەند کەسێکیان دەستەیەک پێک بهێنن تا خۆیان بۆ شارەزایی لە دینەکە تەرخان بکەن، تا هەر وەختێک کە ئەگەڕێنەوە ناو قەوم و تیرە و هۆزەکانی خۆیان فێری شەرعەکەیان بکەن، تا احتیاتی خۆیان بکەن و ئاگدار بن، خوای گەورە لە خۆیان تووڕە نەکەن. سەیریکەن ئەم ڕێسایە لێرەیە. سبحان الله، خوای گەورە فەرمێن نەئەکرا هەر هەموو مسلمانەکان بڕۆشتنایە بۆ جیهاد، یعنی ئەو سەحابە بەڕێزانە هەموو ئیستعدادی ئەوان هەبوو کە هەر هەمویان بڕۆن بۆ جیهادەکە، بەڵام خوای پەروەردگار هەندێک لەمانەی جێڕایەوە بۆی متەفەرق ببن بۆ وەرگرتنی عیلمە شەرعیەکە، تاکو بگەڕێنەوە ناو قەومەکەیان و هەرێکە ببێ بە مەلای قەومی خۆی و دینەکەیان تێگەن. ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە مەجموعی فتاوایە لە مجلدی 28 لە لاپەڕە 88 ئەفەرمێ: وەرگرتن و فێربوون و زانینی زانستی شەرعی فەرزی کیفایەیە، جگە لەوانەی کە فەرزی عینن، وەکو ئەو فەرمانانەی کە کردوونی ئەو بەرهەڵستیانەی کە لە مسلمانی کردوون، ئەمان فەرزی عینە. لە فەرمودەی لای بوخاری و مسلمە هاتووە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموو: من يريد الله به خيرا يفقهه في الدين. خوای گەورە خێر و چاکەی بۆ هەر کەسێ بوێ لە دینەکە شارەزایەکە، کەوابوو هەر کەسێک کە حەزەکە خوای گەورە چاکی بۆ بکە با لە دینەکە شارەزا بێ، با زانستە شەرعیەکان فێر بێ. هەر کەسێن نەیزانێ دیارە خوای گەورە چاکی بۆ نەکردووە. دینەکەش وەکو لە فەرمودەکەیە هاتووە مەبەست لێی وەحی خواییەکەیە کە ئەبێ هەموو مسلمانێک باوەڕی پێهێنابێت و لە ناخی دڵ و دەرونیە قەناعەتی پێ کردبێ کە ڕاستە و بە زمانیش بە وتنیش دەری بڕی بێ و بەکردەوەش سەلمان دەبێتی کە ڕاستە. دیسان لەسەر هەموو مسلمانێک فەرزە، هەر ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ لەسەر هەموو مسلمانێک فەرزە لە ناخی دڵ و دەرونی خۆیان پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام بەڕاست و ڕازگۆ بزانێت و بە قسەش دەری ببڕە کە جەنابی عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی لە خوای گەورەوەیە و ئەبێ گوێڕایەڵیشی بکە تا بەکردەوە دیندارێتیەکەی بسەلمێنێ. بە ڕازگۆزانین گوێڕایەڵیەکە ئەمانە بە شێوەیەکی گشتیە، هەر کاتێ بە سەنەدی سەحیح فەرمودەیەکی بۆ سەلمێنرا کە هی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام ئەبێ وەری بگرێت و ئەحکامەکانی فێر بێ، ئەبێ باوەڕی پێ بکات و بڕیاری لەسەر بدات و بەکردەوەش جێبەجێ بکە. ئەگەر فەرمانێکی تایبەتی بوو حتمما لەسەری فەرزە بێت کە ڕایپەڕێنێ. یعنی بۆ نمونە کابرا، من ئەیڵێم ئەم نمونەیە، کابرا بۆ نمونە 10 حوشتری هەیە، ئەم کابرایە ئیتر لەسەری فەرزە کە بزانێت زەکاتی حوشتر چەندە، واتە زەکات لە سامانی حوشتر چەندەکەوێ، و ئەو فەرمودە سەحیحەشی کە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێ ئەگا کە فەرمانی پێداوە لە چەند حوشترەوە زەکات دەست پێەکە و چیش ئەدا لە حوشترەکان چ جۆرێک ئەدا، تەمەنیان چەند بێ، ئەوە بە تەئکید دەبێ فێر ببێ و لەسەر ئەو کەسە فەرزی عینە بێ، نەک لەسەر یەکێکی وەکو ئێمە بۆ نمونە کە حوشترمان نییە، بەڵام لەسەر ئێمە هەر فەرزە بێت کە بزانین حوشتریش سامانێکە کە زەکاتی لێ دەرەچێت. دەربارەی فەرزی کیفایەش کە لە زانستی شەرعیە فەرزی کیفایە هەیە، هەر ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ هەر لەو مجلدی 28 بەڵام دواییتر لە لاپەڕە 186 ئەفەرمێ هەروەها زانایانیش کە قورئان و سنت بە لەفز و مانایانەوە بۆ ئومەتەکە ئەپارێزن کە فەرزی کیفایە و لەسەر سەرجەمی ئومەتەکەیە، بەڵام هەندێک لەو فەرزە کیفایانەش لەسەر هەندێکە بنەوە بە فەرزی عین، لەسەر یەکیەکی مسلمانان فەرزە بێ، بەڵام فەرزی عین و کیفایەکە لەسەر ئەو زانایانە فەرزە بێت کە بۆی لێبڕاون و فێریە بن، موچە بۆ فێربوون و فێرکردن و لێبڕان و متەفەرق بوونیان بڕاوەت. لەسەر ئەمان فەرزترە زیاتر لەوەی لەسەر مسلمانانی تر فەرزە، چونکە ئەمانە توانن و زیرەکن و عەوامی وان نییە. ئەنجا توانینەکە
زۆر لایەنی هەیە وەکو ئامادەی هزری و ژیری و زرنگی و زوو تێگەیشتن و باش لەبەرکردن و وتنەوەی و دۆزینەوەی ڕێزانست و زوو دەستکردن بە فێربوون و دەستەبەربوونی هۆکاری ئاسان فێربوون و فێرکردن و هەلی ڕەخسان بۆ لێبڕان و مەشغوڵ نەبوون بەشتی ترە و ئەمانەی کە بۆ ئیبن ئەبوو شەیبە بۆ نمونە ڕەحمەتی خوای لێبێ ڕێکەوتووە پارە و سامانی هەیە بە مناڵی زیرەک و وریای یا ئیمامی بوخاری یا مسلم بەتەکید ئەمەی کە ئیبن تەیمی ڕەحمەتی خوای لێبێ فەرمێت لەسەر ئەو فەرزترە لەسەر بەعزە ئیمامێکی تر. یەکێکی تر خوای گەورە زیهنی وا پێبەخشیوە شارەزای ئەحکامەکانی شەرع زوو ئەحکامە فقهیەکان لەبەرەکە و شارەزایە نەبێ و ئەزانێ لەسەر ئەمە ئەم زانستە شەرعیانە بێتەوە بە فەرزی عین زیاتر لە مەلایەکی تر کە وەکو ئەو زیهنەی نییە یان ئەوەندە زیرەکی نییە. ئەنجا ئامادە سازی هزر و ژیری و زیرەکەکەی هی کەسەکە خۆی ئەگەر خۆی ئەوەندە هزری و ژیری و پەی پێبردن و زیرەکی و وریایی و لەبەرکردن و بۆ ڕەخسان و هەبوونی ئیمکانیەت و هەبوونی عالمێکە لە لای بخوێنێ و هەبوونی سەفەر و ئەمانە هەمووی بۆی ئاسان کراوە تەبەن لەسەر ئەمە فەرزێکی عینە زیاتر. کابرا لە ئەوروپاژی و جنسەیەکی ئەوروپی هەیە و پارە ئیمکانێتێکی هەیە و بە تەکید لەسەر ئەمە فەرزترە بڕوا بۆ نمونە لە مۆریتانیا دەرسی شەرعی بخوێنێ وەک لەوەی کە یەکێکی تر لە کوردستان و پارەی نیە جاوا سەفەرینی. عەبدوڵای کوڕی ئەبوو ئەوفا خوا لێ ڕازی بێ جەڕێتەوە إني لا أستطيع أن آخذ شيئا من القرآن فعلمني ما يجزيني فقال قل سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا قوة إلا بالله. كابرايك هات خزمت بيغمري خوا صلى الله عليه وسلم عرضي كرت يعني بيود من ناتو أنا مهيش لقرآن لبربكم شتيكم لجي أو فيركا فرمي باشا بلا سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا قوة إلا بالله. پاکو بێخەوشی بۆ خوا سپاس بۆ خوا هیچ خوایەک نییە شایانی خوایەتی بێت جگە لە خوای گەورە هیچ هێز و توانایەک نییە مەگەر هەر ئەوەی کە خوای گەورە دابێتی. ئەمە یاوەری پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام ناشتوانە هیچ لە قورئان لەبەرکە تەنانەت سورەتی فاتیحەش کە نوێژەکەی بەبێ ئەوت نابێ بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕێی نیشانەدا کە ئەو زیکرانە بڵێ کە فێری کردو. خوای گەورەش فەرمێ لا یوکەلیف الله نەفسا ئیلا وسعها خوای گەورە تەکلیفی هیچ کارێک لە کەس ناکە کە لە توانایان نەبێ. کەوابوو ئەبێ ئێمە دائیمە مراعاتی ئەمە بکەین خەڵکانێک کە ئێمە دەرسمان داناوە بۆ نموناڵێن ئەم مەجموعە کتێبە ئەبێ پۆلی یەکەمی ئامادەی ئامەد بیخوێنێ بەڵام ئاخر ئەمانە هەموویان وا نابن. یەکەمە بێ بزانین کە هەموو کەسێ نابێ بە تەلەبە لە تەلەبەکانیشە هەموو کەسێ دەرناچن ئەوانەی کە نەبوون بە تەلەبە معناوانیە لە ڕەوتی خۆمانە حسابیان نەکەین بڵێن وەڵا لەبەرەوەی هێشتا ئەوانە ئەم ئەساسیاتانیان نەخوێندو بەڵام ئەشێوانە جۆی لێ بگرن و قەناعەتی پێ بکەن دەلیلەکان ناتوانن بڵێنەوە بەڵام لە ناخی خۆیانە چەسپێ بۆیە ئەبێ ئەوانەش هەر حسابیان بۆ بکەین و وزەوران بەگەڕخین لە خزمەتی دینی خوای پەروەردگارە. کەوابوو ئامادەسازی هزر و ژیری و زیرەکەکە کابرای زیرەک و کەسەکە خۆی خاڵێکی نقطەیە پێویستە ڕەچاوی بکەین لە دوای زانینی ئەم زانستی شەرعیانەوە کە پۆلێنمان کردن ئەنجا ئەزانین چی فەرزی کیفایە ئەم کابرای چی ئەبێ فێر بێ بۆ خۆی چی ئەبێ فێر بێ بۆ خەڵکەکەی تر. دوای ئەمەش دێنە سەر ئەوەی کە ئەبێ ئەم کابرایی کە ئامادە سازی هزر و ژیری تایە چەند لێبڕاوە بۆ فێربوونەکە. لێبڕان بۆ فێربوونیش بەشێکە لەم بڕگەی کە باسیەکەی. بخاری لە ئیبن عەباس خوا لێیان ڕازی بێ جێڕێتەوە کە فەرموویەتی كنت أقرئ رجالا من المهاجرين منهم عبد الرحمن بن عوف. ابن عباس جێڕێتەوە ابن عباس ئەفەرمێ قورئانم لە پیاوانێکی مهاجرەکانە بە قورئانم بە پیاوانێکی مهاجرەکانە وتەوە لەوانە عەبدوڕەحمانی کوڕی عەوف خوا لێی ڕازی. يعني سەیری کەن عەبدوڕەحمانی کوڕی عەوف عەشەرەی مبەشەرەیە لە سەردەمی عومەری کوڕی خەتابایە ئەم قسەیە. عمەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێ خەلیفەیە عەبدوڕەحمانی کوڕی عەوف ڕزای خوای لێبێ ڕاوێژکاری خلافەتەکەیە بەڵام ئەوە ڕێی لێ نەگرتووە بێ لە ئیبن عەباسەوە شت فێر بێ و ئیبن عەباسیش خوا لێی ڕازی بێ ئەزانێ مەشغەڵەتی عەبدوڕەحمان زۆرە ئەچێتە لای و دەرسەکەی پێڵێ قورئانیشی پێڵێ قورئانم بە پیاوانێکی مهاجرەکانەوتەوە لەوانە عەبدوڕەحمانی کوڕی عەوف. ابن حەجەر ڕەحمەتی خوای لێبێ لە ڕافەی ئەم فەرمودەیە ئەفەرمێ
للرواية كترى أفرمي كنت أختلف إلى عبد الرحمن بن عوف ونحن بمنى مع عمر بن الخطاب أعلم عبد الرحمن بن عوف القرآن. ابن أبي شيبة جرابتي وفرمي أتشوم لا عبد الرحمن كري عوف كلمينا لخزمة عمر كري خطاب أبو من قرآن فيري عبد الرحمن كري عوف فكر. ابن عباس خواليان رازي بي زور زيرقو زور خراشتي لبركر زور لياوران لبر مشغول بونيان بجهادك وبواري لبركرني قرآن كان نبو زوريان دوای کۆچی دوایی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە لە مەدینە جێگیر بوون قورئانیان لەبەر کرد ئەو کاتە یانە چوونە لای کوڕە زیرەکەکانی یاوەرانی تر و قورئانەکەیان لێوە لەبەرکرد وەکو ئیمامی ابن حەجەر ڕەحمەتی خوای لێبێ جێڕاوێتەوە لە فەتح الباری لە لاپەڕە 12 لە لاپەڕە 146 مجەلەدی 12. ئەم باسە پێش کۆچی دوایی سەیدنا عومەری کوڕە خەتاب بووە خوا لێ ڕازی. ڕیوایەتێکی ژەفەرمێت چەند هەفتەیەک پێش ئەوەش بووە کە سەیدنا عەبدوڕەحمانی کوڕی عەوف خوا لێ ڕازی بێ هەوڵی لەبەرکردنی قورئانەکەیەدا. خۆ سەیدنا عەبدوڕەحمان یەکێکە لە دەمەژدە پێدراوەکەی بەهەشت عەشەرەی مبەشەرەیە و یەکێکیشە لەو 6 ئەندام شورایی کە سەیدنا عومەر دایناوە کە لە دوای مردنی خۆی خەلیفەیەک لەناو خۆیانە هەڵبژێرن یعنی پاڵێوراوی خلافەت بوو بەڵام لەبەر بەشداربوونی جیهاد و کاربەدەستی تری بەردەستی خزمەتی سەیدنا عومەر خوا لێ ڕازی بێ تا ئەو زەمانەش هێشتا قورئانی لەبەر نەکردبوو ئەو کاتە خەریک بوو لەبەریە کرد. قورئان لەبەر نەبوونی نەبووە ڕێگر لە بەردەم پاڵێوراوێتیە بۆ خلافەتی مسلمانان جا سەرنجی ئەم خاڵە بدە یعنی ئەو کە هێشتا قورئانیشی لەبەر نەکردووە نەبووە بە سەبەبێک بۆ ئەوەی کە ڕێی لێ بگرن بەڵجا تۆ هێشتا قورئانت لەبەر نییە چۆن نەبی بە خەلیفەی مسلمانە. ئەمە لە فەتح الباریە و إمام ابن حجر عسقلاني رحمة خواه لبه لمجلد 13 لاپەڕە 320 بابێکی کردوتە بەناوی باب الحجة على من قال إن أحكام النبي صلى الله عليه وسلم كانت ظاهرة وما كان يغيب بعضهم عن مشاهد النبي صلى الله عليه وسلم وأمور الإسلام كالكتاب الاعتصام بخاري كياهي وشرحي كردوتو. أما بالنسبة برقية كمان